تۆ فەرموو وڵی جار وایە سیارە ئەبێ 4 مانگ جارە ژێری داگری قەسەم باڵایی وایە دینارێکی نییە 5-6 ملیۆن قەرزدارە. دانیشتوانی گەڕەکی سنگاویەکان لە قەزای ڕزگاری بەهۆی کەمی و نەبوونی خزمەتگوزاریەوە ئەمڕۆ لە گەڕەکەیان گرت بوونەتەوە و ناڕزایەتی دەدەبڕن. من بۆ قسەکردنی زیاتر ئەڕۆمە لای دانیشتوانی گەڕەکە خۆیان. سڵاو لێبێ ئێوە داواکاریتان چیە و کێشە و گرفتەکانتان؟ سڵاو بەخێر بن، دەستان خۆش بێ، ماندوو بوون. وەڵاهی داواکاریمە چی قوربان تۆ سەیری ئەمە بکە. ئەم گەڕەکە پەرایۆز خراوە بە هەموو شێوازێک، بە تایبەت قوتابخانەمان نییە و لە ئاوەڕۆ هیچ ئاوڕۆکی تیانێت. تۆ فەرموو وڵی جار وایە سیارە ئەبێ 4 مانگ جارە ژێری داگری. بۆچی؟ لەبەرەوەی هیچ ئاوەڕێکی تیانە کە خەڵک هەر کەسە و لە بەردەم ماڵ خۆ جۆیەکی ڕاکێشاوە ئاوەڕۆکێ ڕاتە ناو کۆڵانەگەی و هیچ پارکێک هەدیقەیەک دارێک نبینێ. فەرموو تۆ سێوانەگەوە خۆی کراوە، بەڵام هیچ هەدیقێکی تیانە تەسووری ئەو ئینانە بکە. داواکارتان لەلانی پەیوەندیدار کردووان چیان بەیەوە؟ وەڵاهی داواکاری وەکو خۆم نەمکردو، بەڵام پێشتر خەڵکێکی زۆر کردوویەتی کاکە بۆ ئاوەڕۆکە بۆ مەکتەبەکە، بەڵام ئەڵێن ئەکرێ هیچ نبینین. ئێمە بەس قسەیە، ئێمە قسەی بێکردارمان ناوێ، قسەی کردارمانوێ، قسەمان ناوێ هەر هیچی لەگەڵانێ کردارەکەی بێ قسەمان نەگەرەک. باشە دەستەکان خۆش بێ. بەڵێ وەکۆی بینن دانیشتوانی ئەو گەڕەکان بەهۆی نەبوون و کەمی خزمەتگوزاریەوە گرت بوونەتەوە. منە ڕۆمە لای دانیشتوانی گەڕەکە خۆیان. مامە حاجی سڵاو لێ بێ، ئێوە ئەتانوێت چیتان بۆ بکرێت؟ وەڵای مەمانەیە مەکتەبمان بۆ بکرەوە مەجاری و ئاوەڕۆمان بۆ بکرێت. ئەم مەکتەبە ئەم خەڵکە گشتی فەقیر و هەژارە، مەکتەبەکەیان دوورە و داواکاریان ئەوەیە مەکتەبیان بۆ کرد مەجارەکەیان بۆ بکرێت. باشە منداڵەکانتان ڕۆنەکوێ بۆ خوێندن؟ بۆ مەکتەبەکە ئەو بەجادەگە زۆر دوورە لێتانەوە؟ وەڵا زۆر دوور. ئەم مەترسیەوەژێ سیارەیدا مەترسی باران بانی باران بوارێ ئەم هەیە سیارەی نییە نادێ مناڵە چۆن بۆ مەکتەبەکە. باشە دانیشتوانی ئەم گەڕەکە چەند ماڵە بن؟ وەڵای زۆرە تقریبا 1000 ماڵەوێ وارە هینێکاری نییە ئابڕە ئەو سەرکیشی خۆیەتی علایینە مسکت پێشەوە لەبان لە شیشفرۆشەکان ئابڕۆژوی ئەمە کشی خۆیت. لایانی پەیوەندیدار چی بەیەواڵن؟ وەڵا هەر ئێمە جارە من خۆم خاصە ڕۆیشتم بۆ دایرەی گەرمان وتیان ئەوە ئینە دوو ئیمزایما ئیبداگەی ما پارەکەیشی حازرە ئەوەتی ئەوە دۆسی هەفتەیە چاویمە چاڕێمە هیچ دیار نییە. باشە ئەگەر ئێوە بەدەم داواکاتان نەیەن بەردەوامە بن لە ناڕزایەتی؟ وەڵا ئەی تەبع خەڵک حەز لە ژیان خۆش ناگەن. دەتوو بەجمسان باران بوارێ و ئاو مەجاری ناو قڕای نابی پێ خۆشە پێت خۆش نییە. خاتون سڵاو لەبێ، ئێوەکو ئەمڕۆ هاوشانی پیاوانی گەڕەکە لێرە گرت بوونەتەوە، داواکاری ئێوە چی ئەوتانوێت چیتان بۆ بکرێت؟ سەرەتا بەخێراتنتانەکەم وەڵا براگە مەدرسە نییە، ئێمە جاریمانی ئاوەڕۆمان بە هیچ شێوەیە نییە، بۆ گەنیەکە نیتر نەوێتەوە، مناڵمان بە پاس ئەچێت، پێویستیمان بە مەدرسەیە بە ئاوەڕۆیە، هیچ خەدەماتێک نییە. ڕاستی مەدرسە دوورە، سەبێ بە ماڵگانەی مە پارەدێن بێت و نێتە بێ بیدەنی وایە کرێچیە هین وایە نیەتی خۆتان نەزان ئیشوکار نییە موچە نییە. داواکاریمانەوەتانە بەخوا دوێنێ منەوە مناڵێکی بچووکی 6 مانگانەوە ماڵ بە ماڵگەڕاوم ناون و سێژمارەم کۆ کردێتەوە بۆ ئەوەی داواکاریەکانمان پێشکەشکەن و بۆمان بکرێت. ڕاستی بەس یعنی بەڵێنێکی سەر وەرەقە نەبێ. باشەوە مناڵتان هەیە بینێرنە قوتابخانە و قوتابخانەیە چنێ دوورە لێتانەوە؟ وەڵا دوورە هەلو بەرجع دێشوارە، وەڵام من دوومە یاوسێکەم چواری ئەوەکەت یەکی هەیە ئەروەڵا هەر لە کۆڵانەکەمان تقریبا 20 تەلە بەیە گشتیوە پاسەچیە. قەسەم باڵایی وایە دینارێکی نییە 5-6 ملیۆن قەرزدارە. بەڵێ ئەوەی گەبیستی بوون داواکاری دانیشتوانی گەڕەکی سنگاویەکانە لە قەزای ڕزگاری. دانیشتوانی ئەم گەڕەکە ژماریان نزیکەی 1000 ماڵە بێت، وەکو خۆیان باسییان کرد لەم گەڕەکە تاوەکو ئێستا ئاوەڕۆیان بۆ نەکراوە، لەگەڵەوەشدا قوتابخانیان نییە، منداڵەکانیان ئەبێ ڕێگایەکی دوور ببڕن بۆی بڕۆنە قوتابخانە. وەکو خۆشیان باسییان لێوە کرد ئەگەر بە زووی بەدەم داواکەیانەوە نێن ئەوە بەردەوامە بن لە ئەنجامدانی ناڕزایەتی.